بازاڕی هەڵەبجەیە و مانگی ڕەمەزانە. لەم مانگەدا دوو هێندەی مانگەکانی دیکە بازاڕەکە قەرەباڵغی بەخۆیەوە دەبینێت. هەموو ساڵێک بووەتە دیاردە، وەک هاوڵاتیان دەڵێن لەم مانگەدا نرخەکان بەرز دەکرێنەوە. لێپرسینەوە نییە، نابێ هەلی کار نییە، لێپرسینەوە نییە و هەر کەسە و بە ئارەزوی خۆی شمەک بەرزەکاتەوە، نرخ بەرزەکاتەوە، بێسەروبەری ڕووە. زمانی ڕژێمی پێشوو کە ئێمە هەمومان ئەڵێن ڕژێمێکی دیکتاتۆر بوو، بەڵێ لە ڕووی جینۆسایدەوە ڕژێمێکی دیکتاتۆر بوو، بەڵام بازاری ڕێخست بوو. بەشێک لە فرۆشارانی ئەم بازاڕە ئاماژە بە نەبوونی بازار دەکەن. دەڵێن ئەوان ڕۆژانە ئەو داهاتی دەستیان دەکەوێت زۆر کەمە و نەبوونی موچە و قەیرانی دارایی لە ناو هاوڵاتیان کاریگەری خراپی لەسەر بازاڕەکە کردووە. قەیران زۆرە براکەم، قەیران ئەمەە زۆرە، دیارە بۆ فەقیر قەیرانە، بۆ دەوڵەمەند قەیران نییە، بۆ موچەدارەکان قەیران نییە، بۆ ئێمە قەیرانە. وەڵای ڕۆژانە بەمەوە سەرقاڵم، ڕۆژی وایە دینارێکم دەست ناکەی، ڕۆژی وایە 5,000 زەرە دەکەم، ڕۆژی وایە 5,000 خەیرەکەم. ئەرە وەڵا لە 180 لە 190 شت بەرز بۆ تۆ، لە 100 میوە هەتا شتەکانی کەش شت بە دوێشتان. ڕەمەزان وایە خەڵک چاوبرسیە بەڕاستی، خەڵک بە 2 کیلۆ کاڵک رازی نایە، بە 4 کیلۆ کاڵک ئەسێنێ، خەڵک بە 1000 سۆزە رازی نایە، بە 2 ئەسێنێ. شارەزایەکی ئابووری بەرز و نزمی نرخەکان لە بازاڕەکانی هەرێم بۆ خراپی سیاسەتی ئابووری هەرێم دەگەڕێنێتەوە کە پەیڕەوی بازاڕی ئازاد دەکات. بەڵێ لە ڕاستی هۆکارەکان زۆرن. گرنگترین هۆکارەوەیەکەوە سیاسەتی ئابووری لە هەرێمی کوردستانە سیاسەتێکی ڕوون و ئاشکرامان نییە. ئابووری هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەوی سیاسەتی بازاڕی ئازاد دەکات. عادەتەن ئەم سیاسەتش بۆ وڵاتانێکەوە بەرهەمی ناخۆیان هەیە. بەداخۆ لە هەرێمی کوردستانە بەرهەمی ناخۆیی بە تایبەتی لە سێکتەری گشت و کاڵا نەگەشت و ئاستی ئەوەی کەەوە پێی بڵێ ئاسی خۆشیێنی لە هەرێمی کوردستانە. لە ساڵانەوەدی پێداویستەکانی خۆراکمان لە دەر هاوردەکەن، هەموو ئەمانە هۆکارن بۆی کەەوە کاریگەری هەبێ لەسەر. لایەکەشەوە لاوازی چاودێریکردنی حکوومەت زۆر گرنگە لەم لایەنەوە. بەداخۆ کۆمەڵێک لە بازرگانەکان هاتوون مەسەلەن قۆرخی بازاڕیان کردووە، ئیستیغلالی بازاڕیان کردووە لە غیابی چاودێریکردنی بازاڕە. سەرۆکی بەشی بازرگانی نێودەوڵەتی لە زانکۆی هەڵەبجە دەڵێ پێویستە حکوومەت لە کاتی خەیرانەکاندا لیژنە دروست بکات و بەرهەمی ناوخۆ زیاد بکات. بێگومان کاتێک کە سەیری هەرێمی کوردستان و سەیری بازاری هەرێمی کوردستان نەکەین بەهۆی ئەوەی کە ئێمە لە ناوخۆیان شمەکی ناوخۆمان زۆر کەمە، زۆرجار تووشی هەڵاوسان و تووشی قەیرانەکان هەبین. بەداخەوە لەبەری ناتوانین زۆر بە جوانی ئیدارەی قەیرانەکان بکەین، هەندێک جار قەیرانەکان زیاتر گەورە ئەبن. ئەمەش بەشێکی ئەگەڕێتەوە بۆ حکوومەت نەبوونی پلانی حکوومەت، بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵک هەنێک بەداخەوە هەنێکی ناڕۆشنبیرە، بۆ لەبەرەوەی هەندێک جار هەنێک کاڵایان هەیە، بەڵام کاتێڵەن کاڵا نامێنێت بەردەوام هەوڵی بۆیان، زیاتر هەوڵی ئەوەیان کە زیاتر بەدەست بێنن. تەنها لە مانگی ڕەمەزاندا نییە کە بازاڕەکانی هەرێم تووشی شڵەژانی نرخ دەبن، بەڵکو لە هەر ناوچەیەکی جوگرافی دووریش گرفتێک ڕوو بدات، ئەوە هاوڵاتیان لەلایەن بازرگانەکانەوە تووشی دڵە ڕاوکێ دەکرێن، بەرهەمێک لە بازاڕەکاندا کەم دەکەنەوە و هاوڵاتیانیش بە لێشاو ڕووی لێ دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.